سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە هاتووینەتە دەڤەری سۆران بە تایبەت قەزای سۆران و سەنتەری شارەکەی بە دوواداچوون دەکەین لەسەر حاڵەتی توشبوونی دە سەرنشین، دە هاوڵاتی، دە کەس لە نێو ئەم شارەدا. ئەمە ماڵی یەکێک لەو کەسانن کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. ئێستا تیمەکانی تەندروستی بۆ ئەوەی ڕێ لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەو کۆڵان و گەڕەک و شارەکە بگرن، تیمەکانی تەندروستی لە چەند کۆڵانێکی ئەو گەڕەکەدا بڵاوەیان کردووە یەک سەمپڵ لە هاوڵاتیان وەردەگرن بزانن ئاخۆ کەسی تر توش بووە یاخودنا. دەمانەوێت بزانین پاش ئەو ڕووداوی کە لە سۆران دروست بووە لە ڕووی کارجێری، لە ڕووی سەلامەتی تەندروستی، لە ڕووی ڕێنمایە تەندروستیەکان چ گۆڕانکاریەک بەسەر ئەو شارەدا دێ و ئیهمالی چەند کەسێک لە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا زەرەرەکانی چی بووە و چیش دەبێت. ماندوو نەبن. ئەمە چ گەڕێکەکە ئێرە؟ ئەوە گەڕێکی برایەتیە. برایەتیە لە سۆران. باشە پێم بڵێ تۆ هەر لە بەرامبەر خۆت جیرانەکەت تووشی ڤایرۆسی کۆڕۆنا تێکەڵ بووی لەگەڵ یان؟ وڵاهی تێکەڵەن نەگۆ ڕاستی ئەو ماڵم بەرامبەری وانە بەس ئیلاگە منداڵ نەکۆ ڕاستی هندیا و نەخۆشیاتە تێکەڵی نەوە. ینی منداڵی وان لەگەڵ منداڵی ما؟ ئارێ وەڵام منداڵ یعنی تێکەڵی هەیە هەبووە. باشە تۆ ئێستا حالی حازر سمپڵت لێ وەرگیراوە؟ نەخێر ناوە هەتا ئێستا وەری نەبێت. ئێستا هاتیە ئەو ماڵێمە بەرامبەری وان چۆیتە خوارێ وەرگێ. ئێستا لە ڕووی نەفسیەوە ترسەکتان هەیە توش ببن ئێوەش؟ ئارێ وڵال بە منداڵە نەکۆمە ڕاستی تێکەڵی نییە دوورەوە سەلامێکینتەوە بەس بە منداڵەوە پاسکی لێ داژم پێکەوە چەند کەس لەو ماڵە توش بوو؟ لەو ماڵە دوو پیاون دوو ژنن دووش منداڵە. ینی 6 کەس لەو ماڵە کەوای ئێستا ئێوە لە ڕووی دەرونیەوە ترسەکتان هەیە ئەوەش توش ینی ئێستا باشە هاتووە حکوومەت سمپڵی ئێوە وەردەگری دەتانەوێت دڵنیا بن. ئارەوڵە لە بەیانی شێواستانە حازرین هەموو ڕاستانە بەس. باشە تۆش ماڵت پێم بڵێ هەندێک کەس ئیمالی دەکات دەڵێ کۆڕۆنا چییە؟ خدای ئەوە خۆ پارێزی خۆمان ئەرێوەڵە خۆمان پارێزی بەسەمەش چاوەڕی دکتۆرەکان باش ئەوی ئەگەر ئیمالی بکە خۆی نەپارێزێ بەڵێ پێ دوایە ئەمە کارەکی باش دەکات بە خدای کارێکی خراپە. ئێستا ئەگەر خوا نەخواستە ئێستا دڵنیا نین کە لەو گەڕەکەدا منداڵی تر توش بووە یاخود توش نەبوو وانە؟ ئەری بە خودمان نازانم کە منداڵی من توش بووی نە یا توش نازانی. باشە کەوایە لە دەرەنجامی ئەوە چەند کەسیت کە توش بوو بێ و بڕیار بدرێ ژیان لەم شارە بە تاوی قەدەغە بکرێت چکە حکوومەت بەرپرسە لە پاراستنی گیانی هاوڵات ئەمە زەرەر بە هەموو کەس نادا بەرەوڵە زەرە بەناو بازارشە گەین بە هەمووان دەگەین هەموو فەرق نییە ینی زەڕوڕێ مامە ئاگامان لە خۆ ئاگامان لە خۆ بیت و باش ئاگامان لە خۆبی خۆ پارێزی. باشە تۆوانە دەناسێوی توش بوون بە خوددا بە لە سڵاو لە دوورەوە سڵاو ئێستا تیمی تەندروستی سمپڵ وەردەگرێت پێت باشە؟ ئاری وڵی زۆر باشە بەس هەڵ بە گەڕێکی مەشە مەشال بەرامبەری وایە ئێستا لای خوارێ لە کێکەوە قەدەغە بووە لە دوونێەوە لە دوونێەوە بەڵێ ئێوە مانی پێتان باشە و سمپڵە وەربژرە و لە ڕووی دەرونیەوە ئارام ببن کە بۆ یاخود نەبوو. ئارێ وڵا بزانین کە ئەوێمان باشە پێ بڵێ دایە حاجی ئێستا تو چاوەڕێی تیمەکانی تەندروستی دەکەی؟ ئۆدۆمەش ئەوکێن کاهی چییە مەسەلەت؟ تۆ دەڵێیتە خەڵک خۆتان بپارێزن؟ ئەرێ وڵات بێژمی ڕۆت بێژمە کچە خۆش ئەز کچە خۆتە نینە ئێستا ئەتو خوا نەخواستە خوا نەخواستە ماڵی تۆ نزیکی یەک لەو ماڵانەیە کە تەواوی خێزانەکە تووشی کۆڕۆنا ئێستا منداڵەکی تو بە بچووکی تووشی ئەو حالەتە بێت تووشی مشکلە نابی تۆ؟ دڵگران نابی؟ ژیانتان هەمووی تێک دەچێت کەوایە چ بکەین باشە ئێمە دەبێ خۆ پارێزی. لەلایەنێ ئەمنیوە یعنی سۆران بە تەواوی کۆنتترۆلێکی تەواوی کرد بوو بەس هەندێک کەسیان مەسەلەن ئێستا پارێزگار قەدەغی کرد بوو وایە ئەو قەدەغەیە ینی سۆران تەمیستی کرد بووە ینی پاکی کرد بووە سۆران هیچ بەتەسێکی نەما قەدەغەی هاتووە وای کرد بووە ڤایرۆسە بڵاو نەبتەوە
هیچ بۆ ڤایرۆس لە سۆران بەڵاو نەبووە ئەو دوو نەفەرەکانی گرتبوانش ئەو دوو نەفەرە ینی لە مێژە گرتبووان ینی ئەوانش ئەلحەمدوللا ئێستا سەلامەتن ئێستا بێتاقەت بوونە لەوەی کە لەم کۆڵان زۆرش ینی بێتاقەت بوونە هەندی برێ زۆر پێک چۆ لێرە وديتان وكباش مثلا كباش ئێستا نظام بێتاقەت بووی والله والله الحمد لله باشە چاوەڕی چ دەکەی سمپڵ والله دەوەگرێت كيجا كم خلاص بيتشنا کەوای تۆ سمپڵت وەرگرنی فحسیان بله کردی يا صبر لكن ما بو يشلو ما كر نانو شاله جما خمس جواب بسين فحص شبكين باش هادووە ماڵی ئێوە بله، بله. نان و چای بله خوارد يا والله کەوایە ضرورە ئێستا ئێوە پشکنین بکەن اري والله ما جواب فحص شبكين باش هادووە ماڵی ئێوە بله، بله. باشە پێم بڵێن خەڵکێک کێ کاسبە خەڵکێک کێە دەڵێ کاکە من بێزار بوومە لە ماڵ کاکە بە ئەو قەدەقی هات سۆ نەمینێ ژیان بگەڕێتەوە ئاسایی پێتان ڕاستەمە هیچ وەختێک قەدەغات و چۆن هەتا تۆم بکرێتن باشە هەندی تۆم بکرێت ئەتوش دەرێتون ماري بالي اري والله باشە اري والله هذا شو نبي باش ترى بەس هەندێک دەڵێ کوورە کاکە کاکەمەران ئێستا بڕۆنە ناو بازاری سۆران سۆپەرمارکێت هەیە 20 نەفەری تێدا ینی ماقولە 20 نەفەری تێدا یەک نەدەست کێشینە لەستە یەک نەماسکی لەدەوە هەنی گوناح نییە ئێستا من مەسەلەن منداڵم هەیە نەخۆشێکی لێ ویان نەخۆشی هەیە نەخۆشی درێژخانی هەیە گوناح نییە ئەو نەفەرە توش ببیتن باشە دەبی ئەمە ئیهمال بین ئێستا لەو گەڕەکەی لەو شارەی زیاتر لە 140,000 کەس هەیە ژیانی هەمووان بخەینە مەترسی خدا جريمه يا راست تاوە نییە ماري والله ماري والله زۆرش تاوانە ینی ئێستا بڕۆ ئەو گەڕەکەی دوو گەڕەکە 26 گوڵانە ئێستا لە ڕاوکێکی ویان کەیتە ناوێ بە منداڵەوە منداڵ ئێستا بڕۆ تازە چوو ماڵی برام ینی منداڵەکە چوو بوو لە جێگای خۆی کرد بوو لە ترسان ینی بڕۆ ئێستا هەر یەک منداڵە بینی لە دەرەوە نەماوە هیچی نەماوە حالەتی نەفسی خراپ بووە ترسي بالي على من ترسي مزبوط کەوایە پێش ئەوەی ئێمە تووشە و حالەتە بی خۆمان بالي بپارێ اري اري دەستکێش تەمامە لە دەست ئێستا بەرە خۆ بکە ئێستامە بەخۆ فەلاحین لە منتقەی سیدەکان هەنی بابمەوەی سە لە ماڵێکەتیە باشە ئەو زەڕعەتە ئەو داروبارە هەر هەمووی لە ناوە چی پێم بڵێ تۆ لەم گەڕەکەدا دەنیشی بەڵێ هەر لێرانە من نورینگەم هەیە لێران نۆرینگەت بەڵێ. هەیە کەوای تۆ لە بواری تەندروستی کات زۆر باشە پێم بڵێ پاشەوەی جێبیستی ئەوە بووی لە ماڵێک لە چەند ماڵێک بڵێن دوو ماڵ پێم وایە لە دوو ماڵ دەکەس تووشی کۆڕۆنا بووە ئەم هەواڵە بۆ تو چی گەیان ڕاستی بە حکومیەوەی کامیش لێرانەمە ئەو هەواڵە ڕەنگە منیشی ترسان دەبیتن هەر بۆیە منیش گوتم لەبەرەوەی نۆرینگەم هەیە و نەخۆش بە حکومیەوەی نەخۆش زۆر دێتە لای من و ئیدی بەرکەوتیان هەبوو لەگەڵ ئەوان گوتم با منیش پشکنیم کەمەکۆ خەڵکە باشە چاوەڕێی ئەوە دەکرد چاوەڕێی ئەوە دەکرد لە کۆڵانەکەی تۆ لە گەڕەکەەکەی تۆ لە ماوەیەکی زۆر کووردە دەکەس توش ببێ نەخێر نەخێر شتێکی زۆر سەرسوڕێنەر بوو باشە. بۆ ماوە کورتەی ئەوم و باشە تۆ کە لە بواری تەندروستی کار دەکەی تێگەیشتنت چێ لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا زۆر کەس پێی وایە دوژمنێکی شاراوایە دەبی خۆمان پارێزین و جددیە لە خۆپارێز هەندێک کەسیش دەڵێ شتێکی ئاسایە تۆ وەکو ینی کەسێک لەو بوارە کار دەکەی تێگەیشتن چێ لەسەر بەخۆی ڤایرۆسی کۆڕۆناوەکو ڤایرۆسەکە کە تەشەنەی کردووە لە ناو هەموو جیهانە بە حکومەوە دەبێ خۆمان بپارێزی ینی کە پابندی ڕێنمایەکان بین و دەبێت پابند بین بە ڕێنمایەکان دەستوانە و ماسک ئەوانە بەزن کە دەینە دەرەوە هەروەها خۆمان بپارێزی لە قەڵەباغ بەس خەڵکی ئێرانە بخۆی بەعام زۆر کەم پابندی ڕێنمایەکان دەبن بۆ نمونە بەس هەڵە نییە ئەمە بێگومان شتێکی هەڵەیە بۆ نمونە مەسەڵەن چەند لە شوێنێکی داخڕە کۆ بنەوە دۆمیناکەن یان هەر شتێکی ترەکەن ئەوە شۆکارێکە بۆ گواستنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا باشە چەند دەبێت تۆ وەستاوی بۆی سامپڵەکە لێوەگرن وڵات تقریبان 20 دقیق شتێکی 20 دقیقانی خۆت هاتووی بەڵێ بەڵێ خۆم ینی بەبێ ئەوەی کەس پێ بڵێ هەر خۆت ویستت بزانێ بەڵێ بە خۆم ویستم بزانم چکە لە من ڕووی لێرانەوە دەرونیەوە کێشەیە نەوەڵە مەسەلاوە نییە بەس ئیسراحەتەکەی لە ڕووی ئەوە ئیسراحەتەکەی کە فاسەکەی بکەس توژوە یان نە پاشەوەی دەحالت لەم کۆڵانە لەم گەڕەکە تۆمار کرا کە دەحاڵەتی نوێ بن بە تەواوەتی ژیانی ئەو خەڵکانەی لەو گەڕەکەدان هەرەسان بووە بەشێک لەو خەڵکە حاڵەتی دەرونیان تێک چووە ئەم مام حاجەی ئێستا لەسەرەوەیە گلەی ئەوە دەکات دەڵێ کاکە تیمەکانی تەندروستی بەپەلە بێ پشکنینمان بۆ بکە نازانین تووشمان بووە یاخودنا بەشێکی دیکە دەڵێ کاکە تێکەڵیمان هەبووە لەگەڵ ئەو خێزانە نازانین تووشمان بووە یاخودنا پەلە بکرێت لە وەرگرتنی سیمپڵێک بۆەوەی دڵنیا بینەوە لەوەی کە ئایا ڤایرۆسەکە گەیشتۆتە جەستەمان یاخودنا لێرە ئەوە بەواتای چییە خۆپارێزی دەردەکەوێت باشترین چارەسەرە بۆ ئەوەی هیچ کەسێک تووشی ئەو دڵە ڕاوەچێ نەبێ ئێستا تیمەکانی ئەمنی تیمەکانی تەندروستی
لە کۆڵانەکان بەربڵاوەیان کردووە دایانەوەی یەک بە یەک پشکنین بۆ هاوڵاتیانی ئەو گەڕک و کۆڵانانە بکەن بۆ ئەوەی خوا نەخواستە گەر کەسێکی دیکە هەڵگری ئەو ڤایرۆسە بێ بە شێوک لە شێوەکان بدۆزرێتەوە کو دەیبینن ئەمە سمپلێکە لەو منداڵە وەردەگیرێت کارمەندی تەندروستی پێم وایە سێ تیمیان هەیە لە کۆڵانەکان بڵاوەیان کردووە ماندوو نەبی سڵاوت لێبێت ئیشەکەی خۆ تەواو کردەوە بەڵێ باشە تاوکە ئێستا چەند سمپڵت وەرگرتووە 50 سامپڵم وەرگرتووە 50 سامپڵ بەڵێ ئێستا هەندە خەڵک پەلەیتەوە حاجی لەسەرەوەی دەڵێ کاکە زۆرە یعنی خەڵک حەز دەکە زوو پشکنی خەڵک حەز دەکاتن بە پێی بانگەوازەکەی تەندروستیەوە بێتن بۆ زووترین کات پشکنینەکەی وەربگرێت و لە ئەنجامەکەی دڵنیا بێت باشە ترس هەیە خەڵکیت کە یعنی ئەوان ترسیان هەیە توش ببن لەبەر ئەوەی بەرکەوتوو بووینە بەرکەوتوی و عایلێ بووینە ئیشیان بۆ کراوە لێ دەترسێن ینی دەترسێن بەڵێ باشە ئەو پشکینەنەی تۆ کردوتە ئێستا سمپڵە دووەگرتووەوە 50 باشەوە کەی دەردەچی کەی دەزانینەوە نەتیجەکەی چییە؟ وڵی لەوانەیە ئێوارە دەربچیتن دەوری سەعات 9 دەی شەو بەڵێ دەردەکەوێت کە حاڵەتی بەرکەوتن هەبووە یاخودنا بەڵێ یان پۆزتیف دەرەچێتن یاخود نەگەتی باشە باسی حالەتی دەرونی ئەو گەڕەکەم بۆ بکە ینی ئەوانە هەز دەکەم ئێستا هەمویان بێتاقەت بوونە لەوەی دوای ئەوەی کە ئەو دەکەسی لە دوو عایلە بوون لە گەڕەکی برایەتی و 26 وڵان بەتاکیید ئەو خەڵکە هەمویان شاوش بووینە و حەز دەکەن بە زووترین کات پشکنینیان بۆ بکەن باوەڕکە یعنی قسایشی زۆریان لەسەر ئێمە وەکو تەندروستی دروست کردووە سڕی دەگرن و یعنی حاڵەتەکان زۆر ئەوەی بەسەری عیدێن یعنی ئێستا داواکاری زۆر بووە داواکاری زۆر ئیهمال بوون زۆر بەڵام ئێستا دەڵێن کاکە تیمی تەندروستی فریامانکەوە بخورتین ئێستا ینی سڕی دەگرن دەن کاکە بڕۆن جارە سڕی بگرن سڕی بگرن کەوایە باشە پێم بڵێ سەرچاوی توشبوونەکە چییە؟ ئێمە لە میدیا هەر باسیەوە دەکرێت دەڵێ لە فلانە شوێن 5 کەس تووشی بوو 10 کەس تووشی چۆن بوو ئەوە ئێستا 10 کەس دە زۆرە یعنی چۆن بە شەو و ڕۆژێک لە حالەتێکی کەم ئاشکرا دەبێت دەکرێت دوای ئەوەی کە کەسێک لە هەولێر لە گەڕەشی ئەندازیاریان پۆزتیف دەرچوو دیار بوو زانیاریمان پێگەیشت کە بەرکەوتەی هەبوو لەگەڵ خانەوادەکەی لە سۆران لە گەڕەشی هەندرێن و لە گەڕەشی برایەتی نەعەفۆن 26 وڵان بۆیە ئێمە ڕاستە و خۆ زانیاریمان وەرگرت هاتین هەردە کەسەکە سامپڵمان وەرگرت کە بەرکەوتوی ئەو عایل لە بوون شەوەکە هاتبوو ماڵیوان کە پاش ئەوەی ئەنجامەکان دەرچوون پۆزتیف بوون لێرە پۆزتیف بوون بۆ دڵنیایی نردومانە هەولێر لەوێ شەر پۆزتیف بوون و دوای ڕاستە خۆ دەستمان کرد باشە ئێستا ماوەیە کە حکوومەت ئاسانکاری کردووە حکوومەت دەڵێ کاکە خەڵک ناوەستێ خەڵک دەڵێ کاکە من دەمەوێت بچمە دەرەوە چی دەبێ بابی بێت بەڵام بەڕای تۆ وەکو کارمەندێکی تەندروستی کە ئێستا تۆ ینی ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا دەبیەوە ژیانی خۆت دەخیتە مەترسی باشە قەدەغەی هاتوچۆ بەردەوام بێ باشە یاخود قەدەغەی هاتوچۆ نەمینی واللهی تاکو بۆ ئەوەی خەڵکیش بە بژێوی ژیانی خۆی چونکە حکوومەت ئەو ئاسانکاری کرد بۆ ئەوەی مەجالێک بۆ ئەوەی ئەوانەی کە بژێوی ژیانیان پێوە بڕێوە بچێتن بۆیە ئاسانکاری بۆ کردن بەڵام دەبی ڕێنمایەکانی تەندروستی ینی بەبێ ڕێنمایی تەندروستی تاوان هەرکەوان بە شەقامدا بڕواتن بۆیە یعنی هاوکارمان بن ئێمەش دایان پارێزین دایان پارێزین باشە بابزانام تۆش دانیشتی ئەو گەڕەکەی وانە زۆر باشە پێم بڵێ تۆ چۆن تەمەشای ئەو ڕووداوە دەکەی هەتا دوێنێ ئێرە ژیان ئاسایی بوو بەڵام ئێستا لە کاو 10 کەس توش دەبێت ژیانی ئەوەی خستۆتە مەترسیەوە نیە بڵێ هەرێوەڵا وڵی ئەوە قەدەغی هاتوچوو هەبیت باشترە ئەکە ئاسانکاریژی هەبیتم بوو هەندێک شتان کو مەسەن پێویستیژ ڕۆژانەیە ڕێ پێ بدەم بچنە بازار ئیشێ خۆ بکەن و کارۆ شتێ خۆی کێ بکەن و بینەوە باشترە بەڵام من لەم گەڕەکەدا دەبینم ینی قەدەغی هاتووە لەو سەری گەڕک لە ناو شار ئاساییە خەڵکێکی کەم دەبینم دەمامک ببەستی خەڵکێکی کەم دەبینم دەستکێشی لەبەربی پێدوانی ئەمە غەڵەت بی بەلێ لە خەڵەتە ینی حکوومەت ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرۆکی وڵاتان سەرۆکی حکوومەتدار و بەردەڵێ کاکە ئاگادار بن ڤایرۆسی کۆڕۆنە مەترسێکی گەورەیە بەڵام زۆر کەس دەبینی ئیهمالە پێ دوایە ئەمە چیت مەوزۆ بەخۆ ئیهمالێکی ئەوە خەڵکیمە کوردستان زۆرتر باسیاو شتێکێکی خوا ئینا با بینیتن ئەمە گەداینە بەسەو شتەیە خەلەتە شتێکی خوا بینیتن با دروستە بینیتن دەرمانی دای مرۆ خۆ بپارێزیت هەر شێوەیەکی نەکۆ بجۆڵاو ئاگرە خۆ پۆژەنە ئاگرە دروستە خوا ئینا بەزای خۆ بپارێزی لەو شتەی کارەکانی وەزارەتی تەندروستی
تیمەکانی تەندروستی ئاسایش و تر چۆن دەبینی تۆ؟ باخۆ ئیشەکانی زۆر باشن الحەمدلله ئەوەی شوێت کە قەدەغی هاتوچۆ تیمەکانی ئاسایش و پۆلیس زۆر باشە قەدەغی هاتوچۆ لێ ڕاگیرە لێ ناگەر کەس هاتوچۆ بکردن. پێم بڵێن پێشتر ژیان چۆن بوو لەم کۆڵان و لەو گەڕەکە؟ باش بوو گەلە خۆش بوو چوا بوو چم مشکلە نەبووە مەر ئەی ئێستا چی بەسەر؟ وڵای ئێستاوە تووشی ئەو دەکڕ ڕای بووینە مشکلەیە؟ ئەس گەلک مشکلەیە ئەلی وڵای دوو مانگ هەیە دوو مانگ یعنی لە دەنگ و باسی ئەو کڕڕای پەیدا بوو ئەم لە مال ناتیمە دەرێ ناتیمە دەرێ ئێستاش تووشی ئەوە جیرانەکەت تووشی جیرانەکەم توش بوو کێشەیە؟ گەلک کێشێکی گەورەیە کابرا لاولێ لە ڕاهاتێ لێرە ئەوە 10 نەفەری توش کردێ 10 نەفەری توش باشە لەوەتەی زانیتان کاوانە تووشی کۆڕۆنا بوونە ئێوە چ دەکەن؟ وەڵام ماچکەین ئەترسین و دەترسێن ئارێوەڵەمانۆتان زۆر دەشۆن دەست لە هەم بنێشۆن پێشن گاشین دەست تێخۆیان شوست باشە حکوومەت دەڵێت تێکەڵاوی مەکەن ڕاستە وڵ ئێستا ئەو ترسی هەیە نەوەک تێکەڵاوی هەر گەلە گەلێکتەشی باش تێکەلاوی نەبێ ئێستاوا حاز چۆن نەبوو لەگەڵەوان بەس دێشتاش دەترسین دەترسێن جیرانمانە مەزبورن دەترسین چاوەڕێ ئەوە دەکەن تیمی تەندروستی پشکنینتان بۆ دو ساعتێک زیاتر ئەمن لە سەڕێ ما چاوەڕێ باشە بەجددی ئێوە چ دەڵێنە خەڵکێک کە زۆر جار ینی کۆرۆنا بە مەترسێکی گەورە نابین وڵی پێیان دەرێن لە مال لێنە دەرەوە تێکەری خەڵک نەبن زۆر نێنە بازار چونکە ئەوە دەردێکی کوشندەیە ئەوە دەردێکی شاراوەیە. ئێمە ئێستا لە سنتەری قەزای سۆرانین لە نێو بازاری ئەو شارەی ژیان لە نێو سنتەری شارەکەدا ئاساییە پاشەوەی دەکەس توش بوون ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە بەشێک لە هاوڵاتیان دەبینم ینی زۆر بەکەمبی خەڵکێک دەبینم پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن دەستکێش دەمامک ببەستن ژیان تا ڕادەیەک ئاساییە ینی هەندێک لە دوکاندارەکان دەستکێشیان هەیە دەمامک بەڵام بەشێک لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان نابن ماندوو نەبی تۆ لێرە دوکانداری باشە بەردەوام دەستکێش و دەمامک دەبەستیان ئێمەت بینی بەستات وەڵی ئێمە بەردەوام دەستکێش دەبەستم دەمام چیش دەبەستم بەڵام هەندێک حاڵەتەیە پێویست باشە پێم بڵێ لێرە خەڵک زۆر پابەندی ڕێنمایەکان دەبن ئەوەی کە تۆ لە ناو بازاری دەیان بینی وەڵی ئەوەندەی ئەمن بینی ومە ینی پابند دەبن بەڵام بە ڕێژێکی کەمتر ینی حسابکە لە 150 ینی ڕێژێکی زۆر کەم باش تۆ پێت ئاساییە خەڵک پابەندی ڕێنمایەکان نەبێ نەخێت غەڵەتە زۆریش پێم بڵێ ئەو دەکەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو چۆن پێشوازی لەم هەواڵە کرد پێ سیر نەبوو دەکەس توش بێت پێت سیر بوو بەڵێ باشە دوای ئەوەی ئەوە ڕاگەیندرا ئێستا تیمەکانی تەندروستی خەڵکێکی زۆر پشکنینی بۆ دەکەن مەترسی ئەوە هەیە خەڵکی کێش هەڵگری ڤایرۆسەکە بێت تۆ بۆ دەستکێشن لە دەست نییە دەمام کرد هەڵ نەگرتووە هیچ واللهی بڵێم سێ ئیمالیە پێم بڵێ تۆ دوکانداری بەێ باشە کاری چ دەکەی وڵای ئەمە کاری خواردنە فاسفوتە کەوای بە دلیڤەری خواردن باشە هەواڵی توشبوونی دەکەس لە قەزاکەی ئێوە چۆن ینی چۆن پێشوایی ڕاستی ئەمە شۆک بوو تووشی شۆک بوون ئەو هەموو زەحمەتە ئەو هەموو بگرە و بەردە ئەو هەموو یعنی ئەو کارمەندانی ئاسایشیە تەندروستیە شورتە ئەوانە ئەو هەندە عەزابەیان کێشە لەسا و جادانە یعنی دوونێ ئێوارە یەکسەرە تشتەکە معادلەکە گۆڕا شۆک بوون تووشی شۆک بوون باشە تۆ تووشی شۆک بەڵام من لە بازارە چەند ئێستا کاتەکەی ئەوەیە چۆڵی بەڵام پێشتر من سەیرم دەکرد خەڵکێکی زۆر دەمامک نابەستێ دەستکێش نییە تۆ ینی دڵخۆش بووم بەوە یەکێکی لەو کەسانە کە پابەندی ڕێنمایەکانی کاکە دەزانی ئەوە دەبی فەرهەنگی ئێمەوەی قبولکردن وەکی مەسەن کێشانی قایشی سیارەی مەسەن خۆ گرێدان خۆ بەستین کاکە ئەوە دەبی فەرهەنگ سازی بگرێت لە یەک ڕۆژدا بە دو ڕۆژدا ئەمە دەبینین لە هەموو دنیا منداڵێکی ساوا دێتن لەگە دایکی دەڕۆک دەمامکی بەستیە لە وڵاتانی دنیا بەڕاستی شۆک بووین زۆرمان پێ ناخۆش بوو ئیترە و ئەو هەڵەکە ینی هاتە پێشێ
چونکە ڕێنمایەکان زۆر باشی لێرە جێبەجێ دەکەن کە دیتمان دە کەس لێرە تووشی و نەخۆشە بوونە بۆ مە شتێکی زۆر شۆک بوو ئیتر وا باشە وەکو وڵاتێک داوا لە هەموو هاونیشتنی ینی هاوشاریان دەکەم کە پابەندی ڕێنمایەکان بن خۆیان بپارێزن بەبێ ئیش بەبێ کار نێنە دەرەوە. باشە خەڵکێکی زۆر دەڵێ کاکە ئێمە دەمانەوێت کەسابەتی بکەین بازار ببتەوە بەڵام پێ دوایە ئەمە شتێکی دروست دەبێت خەڵک پابەندی ڕێنمایەکان نەبێ و بێتە دەرەوە بڵێ وڵا ژیان ئاسایی وەک سەردەمی بەر لە هاتنی کۆڕۆنا بێت. نەخۆشی ئەو ڤایرۆسی هیچ کەس ناناسێت نزانێ ئەو کابراایەگەنی کاسبکاران کە ئەسشکەیە ئەگەر ئیشی کەسابەتی خۆش کادەی خۆی بپارێزێت لەبەرەوەی ڤایرۆسێکی بێڕەحمە ڤایرۆس دژمنێکە دژمنی هەمومان دەبی زۆر زۆر خۆمان پارێزین بەڕاستی یعنی ڕێنمایەکانەکە جێبەجێنەکەین ئەترسین زیاتر هاوڵاتیان تووشی. باشە تۆ ئێستا دەستکێشت هەیە و دەمامک ئەمە هەر کاتیە بەستاوتە یان بە بەردەوامی لەوەتی و حالەتە دروستوە دەبەستی بەردەوام دەیبەستم لە ماڵەوەش دەیبەستم لەبەرەوەی ڤایرۆسێکە دەبی بە هەموو شێ خۆمان لێ پارێزین. لە داهاتوو دەتانەوێت چی بکەن بۆی ڕێ لێ بگرن ئەمە چ گۆڕانکاریەک دروست دەکات بۆ بەڵێ ئەوە بەتاکید پلانی ئیشکردنەکەتە گەورەترین بۆ نمونە چونکە ئەمە پێشتر نمونونەکان تەنها دەستمان پێکرد بۆ لەوەی کە نمونە لە ناو بازار و مارکێت و فێڕنی و ئەوانە وەرگین بەڵام پلانی شەکەمان گەورە چکە ئەوڕۆ تیمەکانمان کە ژمارەیان سێ تیم بوو دەستیان کرد بۆ وەرگرتنی نمونە لە چواردەوری ئەو ماڵی کە توشببوو لێ بووکە لە دوو گەڕێکی جیاواز بوون هەردوو کۆڵانەکان بە تەواوی پشکنیان بۆ کراوی شاڵا دەرەنجام لەناوسەری شارش پێم وایە نمونە تا وەرگرتووە دڵنیایی نمونە ڕۆژی پێشتر وەرگیرا وەکو باسم کرد لە نزیکەی 90 سامپڵ وەرگیرا بوو لە مارکێت و فەرنی و ئەوانە بەڵام خۆشبەختانە هەمیان نێگەتیڤ بوون ئەوە پێگوترێن نمونی هەڕەمەکی واتە عاشوایی ئەنی چەندی جیاواز نمونە وەرەگری بۆ دڵنیابوونی 100% ئەمە پلانەکانمان وا بوو کە ئەو بازنەی نمونە هەڕەمەچی فراوانکەین بەڵام بەداخەوە ئەو حاڵەتانی کە دەرچوون وای کرد کە پلانەکان وەکو باسم کرد جارێ گۆڕاوە. باشە ئێستا و دەنەخۆشە لە کوێن و چی دەکەن؟ ئێستا هەردوێنێ دوایەوەی کە تاوە 100% دڵنیا بووین کە تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون بە پێ ڕێکارەکان ئەگبرێنە نەخۆشخانەی تایبەت بۆ کۆڕۆناکە لە هەولێرە نەخۆشەکان هەر دەنەفەریان گواسترانە ئەو نەخۆشخانەیە بۆەوەی چارەسەری تەواو وەرگرتنەوە ئەوەی دڵنیا بوون لە چارەسەری تەواو و چابوونەوەی تەواوی نەزادێنەوە مارە. پێتان وایە زیانەکان چی دەبێت لەسەر هەیکەلێتی ئێوە لەسەر ئیدارەی ئێوە لە کاتێکدا لە گەڕەکێک یان دوو گەڕێک لە ناوچەیەک دەکەس هەڵگریە و ڤایرۆسن نەتیجەکە چی دەبێت چ زیانێکی لێ دەکەوێتەوە؟ ئەمە زۆر ئیجراعاتی باشمان کردن زۆر سەرکەوتوو بووین لەو شوێنەی چونکە ئەمە حدودی ئێرانی مەترسی هەبوو کە لە سۆران زۆر فراوان بێ ئەو ئیجراعاتی کردمان لە ڕێکارەکانی بیدایەتی لە کەرنتینە و لە مەنعکردنی حدودەکان لە هەموو ئەو زیانانەی کە لە ڕووی مادیەوە کردمان لە زەحمەت و مادیبوونی کارمەندانی تەندروستی و دەستگاکانی ئەمنی کردمان ئێستا وەکو ئەو وایە کە تو خانێکت کردی گەیشت بیتە سەقفی لە دووبارە هەڵۆشا بێتەوە بچین لە سفرەوە دەست پێ بکەینەوە. باری اقتصادی وای کرد ناچار بن بە شێوەک لە شێوەکان دەرگاکان بکەنەوە بەڵام ئێمە لە نێو بازار بووین سیر دەکەین لە کۆی 50 کەس 2 کەس دەمامەک دەبەستێ پێت وایە ئەم ئیهمالێ بۆ چییە لەبەر چیە؟ ئەمە بەڕاستی زۆرم پێسەیەمش بە خۆمان ئەو پرسیارە بۆمەش هەیە ینی خەڵکە بە تەلەڤیزیۆن ئێستا هەموو پێوەستە بە هەموو دنیایدا حکوومەت هیچ گرنتەیەکی نەداوەتەخە هیچ مەسوولێتی لەسەر شانی خۆی لا نەبردووە کە بە خەڵک بڕێ خۆتان مەپارێزن ئێستا دەبی خەڵک لە سۆران بزانی لە هەم ڤایرۆس هەیە لە سۆران ڤایرۆسەکە هەیە چێ ئەوێ ماڵی خۆ خراپ کە وێرام کە تووشی نەخۆشیان کە ئەو ڕەنگە ئەو کەسێک کە لە گەڕەکی برایەتی تووشی ئەو مەسەلەی بوو ئێستا لە نەخۆشخانن ڕەنگە 3 ڕۆژ پێی وابووبی نییە لە حاڵەتەکە نییە کەچ ئێستا هەیەی و ئەگەر دۆخەکە لە ڕووی تەندروستیەوە خراپ بێت بە بڕیارەکانتان دەچنەوە 100% بە هەموو بڕیارەکانمان داچینەوە ئیجراعاتەکان زۆر تون دەکەینەوە ئێمە ئامادەنینە ئەو وەزعی کە هاتوۆتە پێشێ بە قوربانی نەخۆشی چونکە ڕاستە وەزعی اقتصادی خراپە بەڵام ئەگەر ئەو ڤایرۆسە بەو فراوانەی پێشانەی کرد لە دەڤەرەکەدا کەواتە نەک ئیش هەموو شتمان دەکەوێتە خەتەر. توشبوونی دەکەس بە ڤایرۆسی کۆڕۆنا لە قەزای سۆران وەک بەرپرسانی تەندروستی باسی لێوە دەکەن هۆکارەکە بۆ کەمتەرخەمی هاوڵاتیان دەگەڕێتەوە دەڵێن
تاوەکو ئێستا هەرچەندە ڕێکخراوی تەندروستی جیهانی و وەزارەتی تەندروستی و تەواوی دام و دەستگاکان باز دەوە دەکەن ڤایرۆسەکە مەترسیدارە، بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی نابن و دەستکێش دەمامەک نابەسن بۆ ئەوەی خۆیان بپارێزن. ئێستاش باجەکە چێ دەیدا؟ باجەکە خەڵکی کاسبکار دەیدا، خەڵکی هەژار دەیدا، چونکە ئەگەر بێت و وەک بەرپرسانی تەندروستی باسی لێوە دەکەن ڕێژەکە لەوەی ئێستا زیاتر بێت ناچار دەبن بڕیاری قەدەغەی هاتوچۆ بدەن و ئەو کاتیش خەڵکێکی زۆر زەرەرمەند دەبێت. چارەسەر خۆپارێزیە، خۆپارێزی ڕزگارمان دەکات لە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستکرد.